بسم الله الرحمن الرحیم. سڵای خوا لە هەموو لایەک بێ. ئەمە خواردنێکی زۆر ئاسان و بەسیطان فێرەکەم. خواردنێکی زۆر خۆش و بەتامە. دوو کیسە قیمەم هەیە، کیسەیەکیان 400یان 450ە. شفتە بەنانتان بۆ دروست دەکەم. لە باتی تۆ شفتە بکەی وە پار و بیخۆی. ئەمە هەردووکی بەیەکەوەیە. کەرەسەکانی هەر وەکو کەرەسەی شفتەیە، هیچ گۆڕانکاریکی و هایتیان نابینیتەوانێ. لە مەرچاوتان و هەمووی مەرحەلەیەکین، بەڵام من یەکەم شت پێتان بڵێم، پیازێکی گەورم هەیە لەگەڵ دوو تەماتی وەسەط، وەلو کەرەوزم بۆ ژنێ وەزە دوو گەڵایی هەر بۆ ناو عەسارەکە تێکەم خۆشە. تەماتەکان پاکراون ئەگەر دقەتی بن جەکەڵی پێوە نییە. بسم الله الرحمن الرحیم. ئەمە توانی لە ڕنەی بیت، بەڵام من لاو عەسارەی ئێم پێم خۆشە. ئەوە ئێستا ئەمە لە ڕنە ئەیەم. ئەمە یەکەم شتە. بسم الله الرحمن الرحیم. ئەمە بە دوو جار کردم، وتم نەکە ئینەکە بچوو بێ نەیگرێ، بەس بە ئاسانی ئیگرێت. ئەوە هەمووی بەیەکەوانێ وەک شەربەتی کیلەیە، هەمووی پێکەوە. ئەو قاشتماتێ هێنمەوە بۆی دوایی هەمووی وەکو یەک داماڵێتە دەرێ. بسم الله. ئەمە جوانەوەمان هاڕیوە. یەکەم مەرحەلەیەمە. تۆ توانی لێ ڕنەی بیت، هیچ کێشەیەکت نابێ. بسم الله الرحمن الرحیم. بنای خوا. ئەو قاشەم هێشتا بۆی ئەخیرە ناو عەسارەکەی پێ پاکەمەوانێ. تۆ توانی هەمووی بەیەکەوە بکەی، هیچ ئەشکالێکی نییە. دەستێک کەرەوەز یان کوپێک کەرەوەز ئەوەش ئەمێنێتە لای خۆت. چەندێکە حەز لێ ئەو نەیتێکە. ئەمەش پەتاتەیەکی گەورەیە، لە ڕنە ماوە، بەڵام ڕەنگەی هەرە وردەکەیەتی. ئەگەر باش ببینن ڕنە هەرە وردەکەیە. شردومە توانی و کردمەوە بە سوزگیە. داوا دەرمان من قەت پێتان ناڵم چی تێکن چی تێمەکەن، چونکە هەست کەسە و بە جۆرەی خۆی ئەو داوا دەرمانە بەکارهێنێ کە ئەیەوێت. هەیە حەزی لە بەعزێکە ئەوی کردنە، بەڵام لێرانەیە ئەوەی کە من بەکارهێنم کوسپەڕەی وشک هاڕاو، سەرەکەوچکێکی چای تێیەکەم، چونکە من هیچ حەزم نینە داوا دەرمان زۆر بکرێتە خواردنەوە. ئەمە زیرەیە، زیرەی هاڕاو تەبعان ئەمیش هەموویەکی یەک سەرەکەوچکی چای تێیەکەم. وەک تۆ زیاد بوو بۆ شێوەیە کە ئەیبینم. ئەمە کەبابەیە، کەبابەی هاڕاو. ئەمەش بیبەری شیرینە، بۆ نوتانی خۆشە لە ناوی. ئەگینا ئەمە تونی ناکا، بەس تۆ گەر حەزت لە هیتون بێ ئەتوانی هیتونی تێکەی. ئاخر شت کە هەمە زەنجەبیلی هەڕاوە. خەرمە ئەوانیش. ئەمە هەموو داوا دەرمانەکانە کەمە تێیەکەم، یان بڵێن بەکاری هێنم. بەڵام بۆ هەر نیو کیلۆ قیمە کوپونیەک ئارد بەکارهێنم. خۆی بۆ شفتە من ئەو بە قسەماتەکەش بەکارهێنم، بەس بۆ ئەمە بەکاری ناهێنم.
لەبەرەی ئاردەکەی زیاترتی ئەەکەم بە قسەمادەم مەبەستم لە سەمونە وشکە هاڕاوەکەیە ئەومانەمان هەمووی جوان بەسەرێتە تێکەڵ کردووە لێرایە من 3 قوپ ئاردەم هەیە بسم الله الرحمن الرحیم ئەلێرانەیە خێکەمان بیر نەچێ خێش بە گوێرەیەوەی خۆت دەسەڕاتۆ لەگەڵ خواردنی خۆتە ئەمەش خێ ئەمە نیوەی ئاردەکەی تێکەم نیوەی هێڵمەوە بۆ دوایی ئەوەستانە جوان ئاردەکە لەگەڵی تێکەڵ بووە ئەو وەجبەی دووەمە تێکەین بسم الله الرحمن الرحیم و لەگەڵ یەک سەرکەوچێک بیکی پاودەری تێەکەم قومرۆشتی نایە ئەتوانی ئەمەشی تێنەکەی بەڵامی تر ئەمە پێم خۆشە حەزەکەم تێیە بێت من بسم الله الرحمن الرحیم ئەمە هەموو شتەکانی بوو ئەمە چکۆک و سەمونیە نابێ هەویرەکەی زۆر تۆم بێت هەر ئەو عەساڕەکە شەربەتی پیاز و تەماتەکەم تێگرتەوە قومێ ئاوم تێڕایەوە ئەو تۆزە ئاوەیشی تێیەکەم وای لەبەر چاوتان هەیبینم چکە نابێ هەویرەکەی تۆم بێ ئەژ ئاو بۆ دەستەڕکردن شت ئەوەمەی 10 دقەیەک شێلانی ویست شێلانی ئاسانە وەکو هەویری سەمون و شت نییە زۆری بوێ جوان هەموو قەراپشتەکەی داماڵەوە دایپۆشە 1 چارێک دامان پۆشیوە 1 چارێکی تر یەنی وڵاتە الرحمن الرحیم گەڕامە وڵاتان ئەوەی ئێستێمە پێویستمانە تۆزە ڕۆنمانەوێت بۆ سەر ئەو سینی کە ئەخینە فڕنەوە یا بەکاری هێنین تۆزە سینەکەمان وە لەو وەرەقەی لەسرە پێویست نییە بەڵام لەبەرەی ئیشەکەمان ئیشی هەویرێکی حەساسە دەستمان جوان چەورەکەین لەبەرەی بە دەستمانە زۆر نەنووسێ ئەو ژەمێنێتە لای خۆت ئایا دەوێ ورد بیکەی گەورە بیکەیت خڕ بیکەیت درێژ کۆلێ بێ مڕەبع بێ ئەو ئەمێنێتە لای تۆ ئێستا ئەکەنێ ناو فڕنەکەوانێ لەگەڵم ڕێزانە سەر 180 سەر و خوار هەمووی 5 دقا بێدام گرساندووە و ئاگامان لێ بێ لە چاودێریکردنە نیف سەعاتێکی هەیە یەینێ وڵاتە ئەوە دوای نیو سەعات بەڕێزان مۆژبە یەکەمە زۆر جوان دەرچووە ئێستامیاندانێن و هەمووی بەیەکوانێ پشکشتانی یەکەم بەناوی خوا ئەوە نەتیجەی ئەخیرە هیوام وایە بەدڵتان بێ دەستەوان یەک بۆن و بەرامی هەیە زۆر شتێکی عەجایبە زۆر شتێکی خۆشە ئەمە هەر بەم شێوەیە نانی نایە پێخۆری نایە غێری تۆزە سەوزە و تەڕە نەبێت زۆر زۆر بەتامە ئەمە ناوەوەیتی هەر ئاوا بەم شێوەیە لەگەڵ سەوزە و تەڕ و شتەیە بە تەقدیم یەکەیت و خواردنێکی بە لەزەت و بێ ئەرکە هەر ئاوا بەم شێوەیە توانیت
بەکارهێنان و خواردنی زۆر شتێکی خۆشە بێت. هیوادارم تەجروبەی بکەن. بسم الله الرحمن الرحیم. بەڕاستی پەشیمان نابنەوە ئەگەر بێت تەجروبەیەکی بکەن. ئەوە چووک کردومە گەورە کردومە بەس بۆ دڵنیابوونەوەیەوە، یانی هەرچی چۆنی کرد بێ بۆ شێوەیە دەرەچێک ئەتەوێت. بەم شێوەیە هاتینە کۆتایی ڤیدۆکەمان. هیوام وایە سبسکرایبمان بکەن و لایکمان بکەن، هەرچی کۆمنتێکتان هەیە بەسەر چاو. تا ڤیدۆیەکی تر و فکرێکی تر بەخواتان ئەسپێرم. من ئێوە بێبەش ناکەم لە ڤیدۆ، ئێوەش من بێبەش مەکەن. بەخوا بسپاردن، خواتان لەگەڵ.